بەشداری لە پرۆژەی بڕیارەکانمی کردووە کە پرۆژەیەکە بۆ ڕاهێنانی ئەو گەنجانەی لە بوارە جیاجیاکاندا توانایان هەیە و بتوانن لەو ڕێگەیەوە خزمەت بکەن. کانی نەورۆز گەنجێکی شاری سلەیمانیە، ئەو دەڵێت سوودێکی زۆری لەو پرۆژەیە بینیوە و توانوێتی لەو ڕێگەیەوە پەرە بە تواناکانی خۆی بدات و ببێتە خاوەنکاری خۆی. پرۆژەی بریارەکانم پرۆژەیەکی ژیان دروستکردنە، ینی پرۆژەیەک یارمەتیتەیە ڕێچکەی ژیانی خۆ بدۆزیتەوە و من وەکو بەشداربوویەکی پێشتری پرۆژەی بڕیارەکانم ئیسفادێکی زۆرم لێ کردووە لەوەی کە ڕێچکەی ژیانی خۆم دۆزیوەتەوە ئێستا خەریکی کاری خۆمم. لە خولی هەشتەمی پرۆژەی بڕیارەکانم 191 گەنج و لاو کە تەمەنیان لە نێوان 18 بۆ 28 ساڵدا بووە ناویان تۆمار کردووە و دوای هەڵسەنگاندنیان تەنها 25 کەسیان ناویان گەڕاوەتەوە و لە ئێستاشدا بە هاوکاری ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO وانەی تایبەتیان لە بوارە جیاجیاکاندا پێدەوترێتەوە. ڕێکخراوی CDO ئەم جارەیان پاڵپشتی پرۆژەی بڕیارەکانمە کە کۆمەڵی گەنج بەشدارن بۆ ماوەی مانگێک 12 ڕۆژ لەم مانگەیە بەردەوام ترێنینگ وەرەگرن دەربارەی کۆمەڵی بابەتی جیاواز، ئەویش دەربارەی پلاندانان و بنیادنانی کەسایەتی و هەروەها چۆن ببنە کەسانی بەرهەمهێن بخوان و کۆمەڵگەکان. کاتی کە فۆرمەکە بڵاوکراوەتەوە 191 نەفەر فۆرمەکەی با بڵێن پڕ کردوێتەوە لە ماوەی ئەو 191 نەفەرا کە فلتەر کراون بۆ ئەوەی کە جیاکرێنەوە بپاڵدەورێن بۆی ئینتەرویو بکرێن نزیکەی 6 نەفەر ئینتەرویو کراوە هەتاکو ئێستا کە توانراوە لەو 6 نەفەرە 25 نەفەری وەربگیرێت و خۆبڵی تەواوی بدرێتێ کە ئامانجی ئەویان هەبێ کە دوای تەواوکردنی پرۆژەکە ئەوانیش پرۆژەیەکی تایبەت بە خۆیان هەبێ کە بتوانن سەرکردایەتی ئەو پرۆژەیەکەن و ئیشێک بکەن کە بتوانن خزمەتی خۆیان و وڵاتەکانی پێ بکەن. پرۆژەی بڕیارەکانم خولی هەشتەمە و تا ئێستا زیاتر لە 250 گەنج و لاو لە هەرێمی کوردستان بەشداریان کردووە و لەلایەن کەسانی بە ئەزموون و بەتواناوە وانەی تایبەتیان لەبارەی چۆنێتی بە شارستانیکردن و کارکردن و چاندنی هەریەک لە بەها و پەیام و پلان و ڕوانینیان پێوتراوەتەوە تا گەنجان و لاوان لەو ڕێگەیەوە ببنە خاوەنکاری خۆیان. ئامانجی پرۆژەکەش پێگەیاندنی 1000 گەنج و لاوە کە ببنە خاوەنکاری خۆیان و لەو ڕێگەیەوە خزمەتی هەرێمی کوردستان بکەن. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.